سڵاو ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ هەموو هاوڕێیان دۆستان ئازیزان لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن. هیوادارم کە زۆر سەرحاڵ بن، ساخ و سەلامەت بن، دوور بن لە دەرد و بەڵا و چزانم میتر هەموو شتەکان. عافێتی بێ کوڕی باوکم. ئازیزان ئەم شەو کۆمەڵێ قسە و باسمە بێت. دوو تەوەرەیە، جا نازانم ئایا فرای هەردووچیانەکەومیان نە، بەڵام لە هەر حاڵا یەکەمیان کۆمەڵێ قسە و باسە بە کورتی بیخەمە خزمەتی هەموو لایەک و لە دواییشا لە فەیسبوک و لە یوتیوب و ئەوانە بڵاویەکەینەوەی احتیاجی. ئیتر هیوادارم کە کولی ئەم قسە و باسانە بە قازانجی عەدالەت بێت، بە قازانجی جوانی بێت، بە قازانجی دنیایەکی باشتر بێت، بە قازانجی دنیایەک بکەیتر ئینسانەکان بۆ سەرپەنایەک، بۆ تیکەیەنان، بۆ فڵان و فیساد هەڵوەدا نەبن. دنیایەک بێت کە ئەم هەموو بازرگان و قاچاقچیە یەشێ بە ناوی کوردایەتیەوە و یەشێ بە ناوی ڕێبازی بارزانیەوە و یەشێ بە ناوی یەشێتیەوە و یەشێ بە ناوی سۆسیالیستەوە و یەشێ بە ناوی نازانم ئاینی پیرۆزی ئیسلامەوە و یەشێ بە ناوی فڵان و فیسارەوە، هەر هەمووشی بۆ بازرگانیە بپارە پیاکردن لە ئازیزانیانەمە هەمووی دروێ. ئەم شەو یەکەم بابەتم لەسەر کابرایە کە لە بەریتانیا کە ناوی کوڕی پاکە. ئەم نیۆڕۆ بابەتەشیان بۆ ناردم، ئەڵێ شکات لە ئارامە حماکەم تاقان ئەوروپایە و تۆ ئازادی بڕۆ شکاتی خۆکە و هەرچی پێت خۆش بێتوانی بۆ خۆ بیکەیتوانە و من ئامادەی هەموو دادگاییکردنێکم بەڕاستی. بەڵام لە لایەوی پێشووا خۆشەویستان هەموو شتەکانیم لای خۆم داناوە، ئەڵێ حواڵەی خوا یەکەم، چونکە تۆ لەسەر خوا قسە بە من ئەڵێیت. ئەمە لە بینی دوو قەوسە کە بە دەنگ و بە ڤیدۆ لە لای خۆم هەڵم گرتووە قسەی کوڕی پاک. ئێستا ئەزانێ کە ئەمەندەی لەگەڵ خوا درۆ کردووە، ئیتر حواڵەی خوام ناکات، چونکە ئەزانێ خوایشم لێ ناکات، ئیتر حواڵەی یاسامەکە، خەمن نەبێ یاسا هیچم لێ ناکات، چونکە یاسایش ئەیسلمێنێ کە من لەسەر ئەقم بەڕاستی. جا ئەڵێ چونکە تۆ لەسەر خوا قسە بە من ئەڵێیت. ئەمە پێی ئەڵێن جۆرێک لە فێڵبازی لە زۆڵێتی، باش نییە؟ ئەم کابرایە من لەسەر ئەوە ڕەخنەم لێگرتووە چونکە دیفاعم لە ئاینی ئیسلام کردووە کە ئەمانە بە ناوی ئەم ئاینەوە پارە کۆکەنەوە بۆ جوفانی خۆیان. ئەوەی کە من وتم هەر هەمی ڕاست دەرچوو. ئێوە ئەیبین هەموو کەسێک من باش ئەناسێت، باش نییە لە ژیانمە خۆم لە قەرەی ئاین نەداوە، هیچ ئاینێک یەک کەس ناتوانێت یەک دێڕی من بێنێتەوە لە عیلاقە بۆ مۆزوعەوە. تەنها و تەنها ئارام ئەحمەد دژی دزی، دژی گەندەڵی، دژی نیشتیمان فرۆشی، دژی هەموو ئەمانە قسە و باسم کردووە، نووسینی خۆم نووسیوە. دژی ئێوەش کە قسەم کردووە چونکە دزن، چونکە گەندەڵن، باش نییە؟ واتە قسەکانی من شەڕی من لەگەڵ ئێوە شەڕی دزی و گەندەڵیە، شەڕی ئاینی پیرۆزی ئیسلام نییە، باش نییە؟ جا هەیە وەکو بنەماڵی بارزانی و پارتی و یەکێتی بە ناوی نیشتیمانەوە، بە ناوی کوردایەتیەوە بۆ نمونە دزیەکەن، ئێوەش بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام و دزیەکەن. بۆیە خوددا حەقی ئەو خەڵکەتان لێ ئەکەنەوە کە ئێوە پارەکانیان ئەخۆن. ئەوە تا خۆ ئەو من وام لێ نەکردوون کاکە، قەی ناکە بابەتەکانم و ڕژانم و خەڵک چاوی کردوێتەوە ئاشکە من ئەمزانی وای لێیە، ئەمزانی من کارێک ئەەکەم کە خەڵک پارەتان نەیاتێ ئیتر، متمانەی بە ئێوە نەمێنێ. خۆشبەختانە هەرواش دەرچوو. ئەوە تا ڕسوا بوون لە بەریتانیا، هەموو دنیا ناوتانە با بەڕاستی. بۆیە ئێوە ئەبێ بدێنە دادگا، چی پارەتان کۆ کردوتەوە ئەبێ لەسەر مێزی دادگایە دای بنێن و چۆنتان سەرف کردووە ئەوەش دابنێن بەڕاستی، بیسەلمێنن بۆ خەڵک کە چۆنتان کردووە. ئەوە تۆیش وەکو مەلا ئارام، وەکو مەلا سەفەر، هەتا کابرای کەلاری هەیە ئەبوو سەتڵ، ئێوە بەڕاستی حرام خۆرن، ئێوە پارە کۆ ئەکەنەوە. ئەوانەیشی کە بە شوێن ئێوەن پێکهاتەیەکن
یان پاکت فرۆش و کاری ڕەش و ئالەم بابەتاناکەن بۆ خۆشاردنەوە لە چاوی خەڵک تا خەڵک بڵێ بەخۆ ئەمانە خەڵکی باشن باشە یان لەبارەی بیرکردنەوەوە ئاسۆی بیریان ڕۆشن نییە دەنا ئەبێ ئێوە بناسن ئەمەی کە ئێوە ئەیکەن بۆ خۆتانە نەک بدین پێش ئێوەش کەنیسە کردوێتی مەسیحەکان ئەو سەڵتانیان بەکارهێناوە پاریان بۆ کۆ کردو جا ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە کە وەختی ڕەخنەیان لێگری ئەڵێن ئێوە دژی ئاینی ئیسلامن ئەمانە مولحیدن لێرەوە لەژێر ئەم ناوە خۆیان ئەشارنەوە وا ئەزانن ئیسلام واتە ئەوان ئەگەر ڕەخە لەمان بگری ئەوەی تۆ بێدینی و تۆ ملحیدی و ئەمان ئیتر ئەو نوێنەرن فتوا ئەدەن تۆ باشی یا خراپی باش بۆیە کێشەی من لەگەڵ ئێوە کێشەی گەندەڵیە کێشەی دەستبڕینی خەڵکە بۆ من فەرق ناکە پارتی بیکە یەکێتی بیکە حەسک بیکە نەوشوان نەوگیفا مستەفا بیکە سەلەفی بیکە عناسانم ناوی چی ئەمەیتریان هەر ئەحزابێ هەر گروپێ بیکە بۆ من وەکو یەک وایە من چەندین لایڤم هەبووە لەسەر ئەو ڕێکخراوە خێرخواز بەناو خێرخوازیان لە باشووری کوردستانە کە خەریکی فەساد و بێڕەوشی و پارەکۆکردنەوە بوون زەلامیان هەبووە ملیۆنێرە هیچ ئیشی نەکردووە تەنها بۆ پارانەی کە منەظەمەی خێرخوازی داناوە و شتێکی بۆ ڕیاوە بە خەڵکو و ئەویشکێکی خۆی دزیوە بۆیە ئێمە ومانان تەنیاترین موسڵمانی حەقیقین کە دینمان بۆ خواپەرستی ئەوێ نەک بۆ گیرفانپڕکردن ئەمە کێشەی ئێوێ ئێوە تەڵقینێ دابدەن لەسەر مردوویەک ئەبێت 1000 پاوە وەربگرن بان بخوێنن بەجێی مناڵێکە دەبێن مەبلەغێ پارە وەربگرن پێشنوێژی بکەن بە پارەیکەن ژن مارە بکەن بە پارەیکەن باش نییە بەرماڵیان فرۆشتووە ئازیزانی ئارام ئەحمەد بە 70 پاوەن و تویانە هەر کەسێ لەسەر ئەم بەرماڵە نوێشکە خێرەکەی بۆ تۆیە یعنی بۆ کابرای نوێشکە خێر نییە باشیە لە بەروی 70 پاوەن ئەمان پاریان دەستکەوێ حتا ئەمانە چەندین دەنگم لەلایە کە من ئامادەیەکەم بۆ دادگا ژنەکانی شەرمانگانە موچەیان هەبووە لەسەر حسابی مزگەوت باش عزیزانی ئارام ژنی زۆر بێن ژن تەلاق بدرێ هەر پارە وەرەگرن ژن مارەیەکەن هەر پارە وەرەگرن باش نییە ئێوە لە هەموو لایەکەوە بەڕاستی مەست و حەیرانن هەموو ئەمانە بکەن کێشەمان نییە بەس پارە بۆ خۆتان کۆمەکەنەوە بە ناوی مزگەوت و بە ناوی ئاینی ئیسلامەوە ئەمە کێشەی ئێمەیە لەگەڵ ئێوە بەڕاستی باش نییە ئەمە کێشەی ئێمەیە ئێوە ئەو جلانەی کە لە بەریشتانایە هینی خەڵکە باشە ئێوە نابێ ئاینی ئیسلام ئەگەر ئاینی ئیسلام نەبێ ئێوە لە برسە ئەمرن ناتوان دینارە بۆ خۆتان پیاکەن و وەکو بەشر پێ بشین بۆیە ئازیزان ڤیدۆیەکم لەلایە کە کوڕی پاک هەڕەشە لە من ئەکات ئەمە پیشانی مەحامی ماوە پیشانی خەڵکی شارەزا ماوە ئەڵێ بەڵێ ئەمە بەڕاستی هەڕەشەیە بەڵام هەڕەشەیەک بە پێچەوانەکەی وتوێتی ئەمە قسەکانی کوڕی پاکە بەرامبەر بە ئارام ئەحمەد ئەڵێ پەیامێک ئەگەیەنم بۆ ئەو گەنجانە لە ئەوروپا و بەریتانیا گەنجانی زۆر هەبووە وتویانە بیگرم وەوە لێ یەکەم خەڵک هەیە تووڕە بووە لەسەر ئەوەی وای لە ئێمە کردووە خەڵک ئێمە ئەناسێ لە نزیکەوە من بەو موسڵمانانە ئەڵێم هیچ کەسێ لەسەر من لە گوڵ کاڵتر بەو کابرایە نەڵێت ئەوەی لە گوڵ کاڵتر بەو کابرایە بڵێ بیشی بینێ لە هەر شوێنەکە ئەو منی عاجز کردووە هەر ئەوەندە لە کوشتن بۆ ئەو چاکترە پێویست ناکە کەس لەسەر من خۆی لێت و ڕەبکە یا لە شوێنێک بینیتان تهدیدی بکەن هەر کەسیش بیکە بە من بەری ئەملێ ئەمە یعنی بیکەن خەڵکێکی زۆر هەبووە وتویانە مامۆستا لێ قبوڵ ناکەین تۆش قبولیکەی ئێمە نایکەین ناکاکە گیان لەسەر منە کەس خۆی پیا خراب نەکە چونکە خەڵکێک هەیە من بە ئیمامی خۆیان دەزانن هەر کەسێک کە یاسا ناز بێ کە عەقڵی هەبێ دەزانێت باش نییە دین ئەزانێ خوددا ئەزانێ ئەم قسانەی کوڕی پاک دژی من هەڕەشەیە بەڕاستی هەڕەشەی کوشتنە هەڕەشەی لێدانە هەڕەشەی ئازاردانە هەڕەشەی ئەلەم بابەتانەیە ئەمە تاریدەم ئەمە کەی کردوێتی دووسێ مانگ بەر لە ئێستا من هەر بێتش ناتۆ باسی کەم بەڕاستی چونکە من حساب بۆ یەکێتی و پارتی ناکەم کاتی خۆی حسابم بۆ بەعز نەکردووە حساب بۆ تۆکەم کاکە بۆ کۆمەڵێ پاکەر فرۆش و چڵکن لە دەوروبەری تۆیە مەحساب بۆ ئەوەکەم فەرموو ئەمە دادگاسە بڕۆ بیکە فەرموو ئەو پیاوانە کە گوایە هەڕەشەی پێ لە منەکەی بڕۆن چیەکەن بیکەن بێ منێت منتیان بە پیاڵاوەکانی خۆت بڕۆ بیکە زەحمەت لێ باشە بۆیە ئەمە ڕاستیە ئەمە قسەکێتی واتە من حەقم نییە ئەو خەڵکانە یعنی حەقم هەیە من رازی نیم ئازاری ئارام ئەحمەد بدەن بەڵام من رازیم لێ قبول ناکەین واتە لێ قبول نەکەن
بڕۆن ئیشی خۆتان کرد ئەمە ڕاستیەکەیەتی بەڵام لەسەر چی لەسەرەوەی من کۆمەڵی حقایقم و تۆ کاکە من بە بەڵگەوە قساکەم برێشین بە بەڵگەوە بە بەڵگە اینجا ئاڵێکی خۆشەویستان بەو قورئانانە لە پشتی من و تۆیە ناویم نەهێناوە قێزم دێ باسی کەسی وا بکەم قێزەونە درۆزنە ئەمە بەم نەڵێ بیسەلمێنە کولانەیەکم بەناوە بێت وەکو سەرانی پارتی وێشێتی 35 ساڵە ئەجزن ئەڵێ ئەمیشمە بەناوە نییە بەخۆم خۆنانی ئەمە بیخۆن کاکە فەرمو بیسەلمێنە چیمان بەدوا بەناوێ وەڵات کەس بەناویەوە نییە نە بەنام سەفا بەناوێتی نە مەسعود بەناوێتی نە نێچی نە مەسرون نە پاڤڵ نە قوبال یەک کەسیشی بەناوە نییە هەی بەناوی خەڵکەوە هەمووشمان ئەزان کە هەر هەمووشیان بەدەیان و ملیۆن دۆلار و سەدان و ملیارێن پارە دزیەوە ڕاستی بۆیە لێرەدا درۆیەک ئەکا سەرەتا ئەڵێ من نایناسم دوایی ئەڵێ ئەیناسم تەلەفۆنی بۆ کردووم و توێتی بێم دێم بۆ لات و سەردانی ئەەکەم لە پڕێکا ڕشایەوە چۆن بە پڕکردنی خەڵکە دەخەڵەتێت بەڵێ ئازیزان کوڕی پاک لەمەشا درۆوە فەرمێت من تەلەفۆنم بۆ ئەو نەکردووە خۆی لەگەڵ ئەبوو سەتڵ هاتبوون بۆ لەندەن چووبوونە لای خاوەن مارچێتێک کە ئەو خاوەن مارچێتە دۆستی منە چەندین ڕسممان بەیەکەوە هەیە باشە پێیان وتبوو تەلەفۆن بۆ من بکاو ئارام ئەحمەد ئەو تەلەفۆنی کرد ئەم جووتەی هێنایە سەرخەت منیش وەڵامم دانەوە ڕێزیان گرتم ڕێزیشم گرتم هەنکە هەر کەسێ ڕێز لە من بگرێ ڕێز یەگرم بەڕاستی ڕسمیشم هەیە کە ئاوا هەردووشیان ئاوایان کردووە سڵاو بە کاک ئارام ئەحمەدەکەن ڕسمەکەشم لەلایە بەڕاستی پێویستکە بڵاویەکەمە لە حەقەتە ئەمە ئەولایەن ئەم قسانەشی کردووە خۆشەویستان ئەڵێ بەڵێ من سومبڵم دیارە سومبڵە لە دزی و لە دەستبڕینا بەڕاستی ئەنجاڵێ من دوژمنایەتیم لەگەڵ تۆ نییە کابرایەکی پێنجوێنی بەڵام مش دوژمنایەتیم لەگەڵ تۆ نییە بە هیچ جۆرێ بەڕاستی دوژمنایەتی چی کاکە ئەمە دنیای ڕەخنەگرتنە ئێمە ئاوا ئەڵێن تۆ پێچەوانەی ئێمە ئەڵێن ئەوە تا دەرکەوتووە کاکەچ ئەوە مش لەگەڵ تۆ دوژمنایەتیم نییە بەڕاستی لەوێ شابووی بینم ڕۆکەم بۆ لەوە سەریشە ناکە اینجا کە بە سوکاتیەوە ئەڵێ کابرایەکی پێنجوێنی من یەکێک لە شانازیەکانی ژیانی من وەکو ئارامی حاجی عەلی پێنجوێنی ئەو شانازیەیە کە لە پێنجوێن لەدایک بووم بەڕاستی من ئەوەندە مشتێ لە خۆڵی ئەو خاکەی پێنجوێن بە هەموو لەندەن و بە هەموو پاریس و ئەمیستەردابی نادەم با باش بیزانیت ئەو بۆ من جەگەی شانازیە اینجا ئەڵێ دۆزەخ بۆ درۆزنانە تۆ مادەم درۆەکەی موسڵمان نیت ڕێک وایە بەڕاستی دۆزەخ بۆ درۆزنانە بۆ دزانە بۆ دەستبڕینانە بۆ ئەو کەسانەیە کە سامانی خەڵک ئەدزن بە ناوی خێری خراتەوە خۆیان شەهانە پێش اینجا لە دوایە ئەڵێشی سار مەبنەوە بە پڕوپاگەندەی ئەو کەسانە ئەمە یعنی چی واتە سار نەبنەوە هەر پارەمان بنێ با بۆ خۆمان هەر دەوڵەمەند بین بۆ خۆمان هەر خەریکی ڕابواردن و سێکس و ژیان و ئەلەم بابەتانە بین من یەکەم جار پێم وتم شاخ لە شاخی ئارام ئەحمەد ئاڵێن من یەکشت ناڵم حەقیقەت بخوا بەخوای خۆی ئەزانێت باش نییە یەکشت ناڵم ڕاستی نەبێ مەسئولم لە هەموو قسەکانی خۆم بەڕاستی باش نییە جاڵێ کەی من باسی تۆم کردووە تۆ چیت من باسی بکەم کەچی لە دوای ئەو قسان شۆکەیکە هاتووە 20 دقە لەگەڵ زەلامێکە بەس باسی ئارام ئەحمەدەکە چونکە ئەزانێ چ دارێک ماوە بە ڕۆحیانە بەڕاستی چۆن بەڕێکەی ژێر پیانم ڕاکێشە چۆن هەستێ کۆمپانیاکەیم باس کردووە ناو ژمارەکەی متووە لێرەشەوە پێی ئەڵێم کە ئەوەی من وتومە هەمە ڕاست من تەنها کۆمەڵی ڕاستی وتووە تۆ ئێستا ئازیزانی من مەسەلەی خێرخوازی لە باشوورە بووەتە بزنس لە ئەوروپایشە بووەتە بزنس و پارەپیاکرد دەیان ڕێکخراو هەن کە کاتی خۆی لایم گوتەوە ڕسمەکانم بڵاو کردوێتەوە خۆشەویستان غەرقن لە فەسادیە لە دزیە لە باشووری کوردستانە باشە لە ڕێکخراوەکەی مەلا مستەفاوە کە ڕێکخراوەی بازای نەزانم چییە خەریکی پارەکۆکردنەوە خەریکی دزیکردن بۆ بنەماڵی بازانی لەوەی مامەوە لەوەی هەموو حیزبەکانەوە لەوەی کۆمپانیاکانەوە لەو گروپانەوە کە سێسێ چوارچار ڕێکخراوەیشیان دروست کردووە بە ناوی ڕێکخراوی خێرخوازیەوە ئەڕۆن دائەنیشن بۆ نمونە 10,000 دینار کۆکەنەوە حوتی بۆ ژیرفان سێکەی تریشی بۆ عیرفان ئەوە ئەمە ڕاستیەکەیت بۆیە ئازیزان من یەکەم جار وتم بەمەوتم شاخ لە شاخی ئارام ئەحمەد گیر مەکەن شاختان نەشکێت لە دادگایشە خوایان بێ هەر شاختان نەشکێنن بەڕاستی ئەبێ ماهیەتی ئێوە خۆ دەرکەوت تازە هیچ پێویست بۆ ناکە من تا ئێستا تااقەتم لەوە باسی ئەو مۆزوعانەکەم ئازیزانی ئارام ئەحمەد تۆ سەیریکەن خۆشەویستانی من کوات خۆ
كراوة بفيديو هذا ها أو فيديو همو أو بلغانية كبلاو قوتوا من بلاو نقطوا أو مجموعي كبلاو نقطوا دواي من براسي أو بخوي بلغا كانوا إنجا من أمانش بلاو نقطوا خوش بيسان سيري كان عزيزاني آرام أحمد من لأولو أقام لو قزيانا بوا أويك هموتان بزان كلأولو أقام لي بوا سيري كخوش بيسان أما أو خانوية كدروسي أكانوا إشي لسالة كان سيري كان أما خانوكي برسمي تابع كهيني مع مصاقي شي تابع براسي أو خانوك يا خوش بيستان أو خانوك ككريو أنا بباري خير خوازي كديانا بناي مع مصا آرامج إسا باركي هنا كيناتو ها إشي تياكن عزيزاني آرام أحمد سيدي كان شيء بيصير رسم كان همية بو أنيرم ها إيش دخانو كاكن يعني من لسلتاوا أقام لإيش كان ينبوا خوش بيستاني آرام أحمد أو مع مصا خويتي أما كوري باغني أو يتنايشيا أو إيكا خانوكا دروسيا قد دواي إيكا بناوي آرامكوا ها خوشي لا شباب بيبين جوان كاك أو خويتي بار خوشي بيرمي بيشو بوي جوان بيبين عزيزاني آرام أحمد ها لناو خانوكا أو ملايك خانوكي كدو بناوي آرامكا خانوكي نايتو ها عزيزاني آرام أحمد لناو خانوكا يعني من لو كاتياك خريشي خانوكي يجبون من أقام لهرهم ويتي خوشي بيساني من خو من لخو مودانا نشوف قصاب كما صفك يشاك كني خانوك خوش بيساني آرام أحمد أي خو إيوه كده كايتان نبوة أما تان لشو هنا وزحمة النبي كاك ملا سفر نازم شكل بابتاني ها خوش بيسان أو تما مصا خوشي خليشتي ما مصا سفر نازم شيء خليشي خانوك بار خوشي بين مبيشوا جوان بيبين كاك همو رسم كاين تدا حتى هاكي كليكات كيشي بوكا خوشي بيسان خوشي وساوا سيلكات خوشي وساوا كسكا مطبخ خوشي بودا علين خوشي بيساني مسليك من وجدانم هي لخوموا خف شرب هيش كسي نافروش براسي همو اوانا بلغن كا ايوا شون خاونتا حتى او بياناميم للايا كمجموعة خلق واجوي أكنت خوابا بدوزمو خوشي بيستاني من كوري باك بشي دوهم أمني أو بشي يكما أو أي كتشون صلح كان بيش كتشون صلحي أو موضوع كان كاتي خوي لآخري بيانامك عليه والسلام عليكم ورحمة الله وبركاته بهادين أحمد كريم سيدوان عثمان علي محمد عبد القاهر هي من سلام توانا عبد السلام علي بويش كشكان بو حل نكرا شنك بيان كان كبراوته بدسم دس بيكا علي بو بريزان برايان وخشكام للشاري كوفنتري وهمو اواني كمان بس يعني جيبي سي دوا بريالي ام دجنيبن يعني لجنان كاتي خو دروس كلو لم ام بيش كسا بو وي كشكاني ام دوانا حل كان بلان بو حل نكراوا باشي ارامك وهي سفرك باشا لا طاقه مني انا بخير مش براسي كاي ترمي بويا من لخومه براسي خسناكم چونك ايوا بو من خرابتان نبوه برام ايوا خرابتان بو اين اسلام هبوه وخرابتان بو خلق بو براستي امين اما حقتك ايتي ايتر برو شكاتي خوكا چوني بي خوش او رفتاركا هرچي من امادم براستي هیچ کێشێکم لەگەڵ ئەمانە هەڕەشەکانی تۆش لای من بە ڤیدیۆ کراوی هەیە من شکات لە تۆکەم لە لەندەن بەڕاستی ئەسمە ئەو بەرەوە لەم ماوە پێشوەیە لەم ماوەیە کە دابێ تۆش ئەبێ ئەو هەڕەشانەی خۆ بسەلمێنی وەرە بەڕوڕیەکە بینەوە بەڕاستی هیچ کێشەیەکم نییە تۆ داعشی ئەبێت بۆ هەموو دنیاشی بسەلمێنم کە تۆ داعشی بەڕاستی ئەو بە باش ئەو ڕاستی بزانی وانزاني آرام أحمد لبر إيه وحلتت من لبر هيش كسي هالنايا يك روح ما شيء كشي بيكشت منتم بكزنيه بلامي يك سنتيمتر للراسي لانات
لبروا اما كنت والله يبو من خوم دام نابو بدو باش بابتي بكم اما وكو بشي يكم وبشي دوهم كدام نابو براسي وهموشي بلقى كلام لا هي حقيقته باشا هموشي ادو زيتوا وخوش بختانا خسكاني مني السلمان بوها عالم باجني والله عزيزان بلقي اوش منايا امان لندن ناوي نابم ما مصايك كون بزوتوي اسلاميه قسم بخوا برادر هسا والروشتو بولتي ما مصا من كيشم هي لقى خزانه كما تدي كيشكو بينا ان شاء الله كيشكو بو حلك مؤلم بابتانا وتي كاغان دوي سما سيركم جنكم بو بجني او باج علي هذه خلطان بيكسر كري بجني خو يكسر ايوا امان كاكا شلون بي خلق برامبر ايوا قسنكات ايوا بناوي ايني بيروسي اسلام وخلطين كاكا شو الشيء بقرباني من تناقم حكومه بريطانيا شو رقب ايوا دا او كاربكن يعني شيتو سطلك أوداني خرشينا باريتي كان حقر أم سطة باريتي كان بخواب بهش نازم شو أنا بابتانا أما ما تشي كاكا ليش في دنيا اشتباهية بو إيوه خلق بيك جورا كازانن خلطان بي أحمقة خلطان بي كرا شون اشتباهي كاكي جا شون اشتباهي من أي زانم إيوه دينارك بخيرنان بهيج هجار وبهيج قرب سلو داماويك بارنان بنخوشيك بۆیە باسی مزگەوتیش ئەکەن لەبەرەوەی مزگەوت باشترین شتە بۆ پارەکۆکردنەوە عەرزەکەی ئەکڕن بیناکە ئەکڕن تازەی ئەکەنەوە لەبەرەوەی پارەی باشی تایەوە لەبەر خاتی مزگەوتەکە نییە کە ئێوە مزگەوتەکڕن کە ئاچن شوێنەکەن بیکەن بە مزگەوت لەبەر ئەوە نییە بەریتانیا هەمووی مزگەوتە بەڵام ئێوە بۆیە ئەم کاراکەن بۆ ئەوەی پارەی لەدەستخەن ئەگەنا ئێوە خێتان بەشێ کردووە زەحمەت نەبێ چەند دانە خەڵکی نەخۆشتان چاکردوێتەوە یارمەتی شێتان داوە زەحمەت نەبێ ئێوە ئەو پارەی کە پێیاتان کردووە چۆن سەرفتان کردووە من بەڵگەم لەلایە کاکە من ئەزانم چۆن سەرفتان کردووە من بەڵگەی قانون لەلایە کە لە فڵانە مانگا چەند پارە پێیا کراوە وە چەندیشی سەرف کراوە بەڵگەم لەلایە بەڕاستی بە تایبەتی بەڵگەکان لەسەر ئەو ئەبوو سەڵەکە ئەو ئەبوو سەڵتە چی پارەی پێیا کردووە وە چەندی سەرف کردووە چەندیشی دروژاوە بۆ خۆی لەسەر ئەوەش هەموو بەڵگەیشی قانونی و یاساییم لەلایە بەڕاستی حتى بمور إمزاء لله ما خوش يساني على محمد هاد شيان ورقتوا شيشان صرف كردو خوش يسان باشا لما يتشنا تشنيان ورقتوا تشنيان صرف كردو خوش يساني على محمد أمانة راستين كاكا كوري باك راستين أمانة راستين هاتنیشتان بۆ لە سویدەوە بۆ بەریتانیا تەنها ئەتانزانی کە لە بەریتانیا پارەکەی زۆرە لە سوید هەمووی کاتە کاکەیشن خۆ کەس پارەی پێنێ لە سویدا بەریتانیا چاکە بۆ پاوەند کۆکردنەوە بۆیە چون بۆ بەریتانیا ئەگینا ئەگەر خواپەرستی دەکرد هەر لە سوید بکردایە لەگەر خێزانەکەدا ئەگەر ئیشی مزگەوت دەکرد هەر لە سوید بکردایە فەرقی سوید و فەرقی بەریتانیا چیە کاکەچێ چ جیاوازێکی هەیە ئەگەر تۆ خواپەرستیەکەیت و لە پێناوی خۆیان ئەجەنگیت و لە پێناوی خوا شەڕەکەی لە هەر گۆشەیەکی ئەم دنیای بێ تۆ ئەتوانی خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکەیت بەڵام بەریتانیا پارەی چاکیتیایە بۆیە چوون بۆ ئەوێ لە سویدا ناتوان ئەوە بکەن بۆتان ناکرا پارە پێیاکەن بەڕاستی هیجرەتی ئێوە هیجرەت بۆ پارە ئەمە ڕاستیەکەیەتی کاکەچ بەرحاڵ منی تە قسە ناکەم بۆی کە تیکتۆک و زۆر کاتەکە یەک بابەت بێت سبەی شەو هەوڵ ئەدەم بێمە خزمەتان هەر لەم کاتەیە لەسەر مەسەلەی پەکەکە لەسەر ئەو پارتی چۆن کۆتۆتە سوکایەتی و بێڕێزی و ئالەم بابەتانە چۆن ئێوێ ڕەفیق بۆ مەلام سەفا پێیا بکە وەکو ئاش بەتاڵەکەی مەلام سەفا ئێوێ بڵێ وەکو چۆن مەلام سەفا ئاش بەتاڵەکەی و ئەمانش ئاش بەتاڵیان کردووە لەسەر ئەوە سبێشە و قسەتان بۆکەم و لە خزمەتانە بۆیە ئەوە وەڵامێک بوو بۆ لینکەی ئەمڕۆ بەیان نادم کە کوڕی پاک ڕەشە لە ئارام مەحمەدەکە شکاشی خۆم فەرموو بڕۆ شکاتی خۆکە من لە خزمەتان زۆر ئاساییە قەیچەکە با یاساشەکان یەکلای کاتەوە بەڵام شکات لە چەند کەسەکەی کاکە هەموو سۆشیال میدیا پڕ بۆ لە ئێوە باشە هەمووشم کۆ کردوتەوە شکات لە 1 کەس لە 10 کەس لە 100 کەس لە 1000 کەس لە 10,000 کەس کوڕی ئێوە واتان کردو ئەزانی ئەگەر ئێستا خەڵکیش حتا ئەگەر خەڵک مەجبور بێ بۆ نمونە داوای خێر و شتێ بکە کەس خێری پێ ناکە کاکە لە بەخە ڕاز ناکەیت ئەیدا بەداخەوە بەڕاستی بەرحاڵ خۆشەویستان خواتان لەگەڵ بێ هیوادارم کە ساق و سەلامەت بن ئیتر من لەسەر ئەو مۆزوع قسەیەکم نەماوە ویستم دوو لایڤ بکەم وەکو یەک و دوو ئەویش ناکەم باش چونکە ئیتر تەواو شتەکە وەکو تۆپ تەقیوەتەوە بەڕاستی ئەچێک لەسەر ئەم مۆزوع بڵێن زیادە ڕەویە باش نییە ئەو مۆزوع لای من بە کۆتایی هاتووە لە حقیقەتە مەگەر ئەوەی کە ئیتر ئەها هینکەن بیانێ جوابیان بەمەوە بەڕاستی ئەگینا ئیتر پێویستیم پێ نییە لەبەرەوەی هەموو کورد لە دنیاە لە ناوەوە زانیان
کە کۆمەڵێ مامۆسای ئاینی بەناو ئاینی لە بەریتانیا چیەکە من ئەیزانم کە لە بەریتانیایە چەندین مامۆسای ئاینیش هەیە ئینسانی شەریفن ئینسانی محتەرەمن خواپەرستن ئیشی خۆیانەکەن دزنین دەستپیزنین ئەوە ناکەن بەڵام ئەمانەی کە ئەم تیکتۆکەیان گرتووە باش نییە بەس خەریکی کاری تیکتۆک چێتین هەمی بۆ پارەیە بخۆشیزن حتا ئەو لایڤەی کە ئەیکەنەوە لە تیکتۆکە بۆ پارەیکەنەوە تێگەی کاکە داوای پارەیەکەن هەیانە چەندین پارە کەوتووە لە تیکتۆکە کە پای کردووە خەڵکی فەقیر و هەژار چوون پارەیان پیاون بەڕاستی هەمی بۆ پارەی ئازیزانی ئارام محەممەد بابا والله عزیزم ئەلەمانەوە باشە لە یەکگرتوو کۆمەڵەوە لە هەمووی بۆ پارەیە کاکەتەوە بۆچی ناری خەڵک بەرم پێویست ناکە هەمووی بۆ مام دۆلار و پاوەن و مامە ئیرۆیە دەبڕۆخواتان لەگەڵ و بەخێرچن ئازیزانی ئارام محەممەد دوعای بەخێرشم بۆکەن کە خۆ پێغەمبەر سەلامەتم کە بۆ ئەوەی هەچی چەپەڵی هەیە لای خەڵک باسی بکەم کە چێ دزیەکە چێ درۆزنیەکە چێ تاڵانیەکە پارتی یەکێتی ئیسلام کافر ئاتەئیست کۆمۆنی چەپ ڕاست حەقم نییە چێ دزی و گەندەڵیکە من باسیەکەم ئەمە ئیشی منە هەر کەسێک ئیشی خۆی کاکە تەواو خواتان لەگەڵ ئازیزانی ئارام محەممەد حرمەتە ئەو بۆچی جەماعەتی ئەبوو سەتڵ جوێنم پێن کاکە من وەڵام بە جوێن نادەمەوە ڕاستی جەماعەتی ئەبوو سەتڵ ئەوە پیاوەکانی ئەوان جوێن ئەدەن کاکە لەبەرەوە من وەڵام بە جوێن و شت نادەمەوە بە من ئارام محەممەد کاکە جوێن چییە پیاوی ئازا جوێن بە کەس نادا کاکە جیان سوکاتی بە کەس ناکە پیاوی ئازا ئەی چۆن بەڵام ئەوەی کە سوکاتیەکە و جوێنەدا ئەوە خەڵکی بچووکن خەڵکی قەزمن دەی خواتان لەگەڵ خۆمەزانم چۆن جەرگم دەرهێناون ئەو دەسەم خۆش بێ بخوا کە جوێنم پێ ئەدەن کە سوکایەتیم پێ ئەەکەن گەس باڵاکەم براڕۆ کە مرتاحم کە مرتاحم خواوەن تەعالا کە ئاوا سوکایەتیم پێەکەن ئەمە نەم پێ خۆشە ئەرەوەڵا بۆ لەبەرەوەی ئەزانم کە چ بژمارێکم ماوە لە تابوتەکانتان ڕستقم بڕین خەڵک لە بەریتانیایتر پارەتان نایەتێ جەماعەت یەک تەمەتورتان نایەنێتە خەڵکە سەتڵەکە نەما کەس پارەتان نایەتێ ئەزانم ڕقتان لە ئارام محەممەدە لەبەرەوەی تر خەڵک پارەتان نایەتێ ئێوە بەس ئەم کێشەیتان هەبوو بەڕاستی ئەرەوەڵا ڕێک بڕیم کە پارەتان نێنێ خەڵک دەبڕۆ خواتان لەگەڵ دێ